سڵاتان لێبێت ئەم کاتتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێڕەکان. مێژووی خوێناوی زیندانە سیاسیەکانی کوردستان لە شاری هەولێر نمایشکرا. شاکیرە دەیان هەزار لە عاشقانی دەنگی لە پاریس کۆ دەکاتەوە. دووبارە سڵاو. کۆمەڵەی زیندانیە سیاسیەکانی کوردستان لە قی سلێمانی پێشانگایەکی هاوبەشی فۆتۆگرافی و ژیاننامە و بیرەوەرەکانیان لە ژێرناوی مێژووی خوێناوی زیندانیە سیاسیەکانی کوردستان لە شاری هەولێر کردەوە کە 150 نامەی دەستنووس و وێنی ئەو زیندانیانەی لەلایەن حیزبی باسەوە لەسەر بیرروڕای سیاسی زیندانی کرابوون لەخۆگرتبوو. لە پێشانگاکەدا بێ جیاوازی بیرروڕا و حیزبایەتی بێنە و ئەرشیوی سەرجەم زیندانیان نمایشکرابوو. کۆمەڵەی زیندانە سیاسیەکانی کوردستان لە قی سلێمانی پێشەنگایشی هاوبەشی فۆتۆگرافی و بیرەوەری و ئەرشیفی ئەو زیندانە سیاسیانەی کە لە ساڵی 1976ەوە تاوەکو ساڵی 1991 لە شاری هەولێر کردەوە. ئەو پێشەنگایە 150 وێنە و نامەی دەستنووسی جۆراوجۆری ئەو زیندانە سیاسیانەی کە لە بەندیخانەکانی سەردەمی حیزبی باسی پێشوو لە سێدارەدرابوون لە خۆ گرتبوو. ئەوانەی کە ئەمڕۆ سەر کورسی دەسەڵاتن و بیریان بێتەوە ئەو خەباتی کە دوێنێ خۆشیان بەشداریان تیا کردووە لە بیریان نەچێتەوە، دەسەڵات لە بیریان نەباتەوە، سەرمایە لە بیریان نەباتەوە، بەڵکو بزانن خەباتەکەی خۆیانە و خۆیان خزمەکاری ئەو خەباتە بن و خزمەکاری ئەو میلەتە بن. منە خۆمەکو زیندانیە گەڵێم کە هیچ ئیشێک بۆ زیندانی تا ئەمڕۆ بەتەواوی نەکراوە. هەروەکو سەرپەرشتیارانی پێشەنگاکە ئاماژەیان بۆ کرد کردنەوەی ئەو پێشەنگایە بەبێ جیاوازی بیرروڕا و حیزبایەتی بووە. هەرچەندە پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی بانگێشتکرا بوو بۆ ئەو پێشەنگایە، بەڵام نوێنەرانی ئەو پارتە تێیدا ئامادە نەبوون. بەپێ ئەو زانیارانەی کە دەستی NRT کەوتووە، هۆکاری بەشداری نەکردنیان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەسەر کارتی داوەتنامەکەدا نووسراوە یەکێتی نیشتیمانی کوردستان. خەباتی هەموو لایەنەکان وەکو پارتی، وەکو شوعی، وەکو پاسۆک، وەکو ئیسلامی، وەکو حەسک، بەڵکو نامەی هەموو زیندانیەکانم کۆ کردوێتەوە. من داوەتنامە بۆ هەموو کەسێکم چونکو لە لافیتەکان نووسراوە هاتن بۆ هەمووانە، کە ئەڵێن هاتن بۆ هەمووانە، من مەسەلەی حیزبایەتی من نەخسوەتە قاڵبی پێشانگاکەمەوە. سەرپەرشتیاری پێشەنگاکە دەڵێ مەبەستی سەرەکیکردنەوەی ئەو پێشەنگایە بۆ بیرهێنانەوەی ئەو کەسانن کە لە ئێستادا لەسەر کورسی دەسەڵاتن و بۆ ئەوەی لە بیریان نەچێت کە ئەوە بەرهەمی ڕەنج و خەباتی ئەو زیندانیانن. ئەمە یەکێکە لەو شێبڵانەی کە ئێمە وەختی خۆی لیامان پێخوارد، واتە فەلاقە ئەکرێن سەیری کە بنەکەی ئەمە هەمووی سیمی کارەبایە. پێم وایە لە هیچ ڕژێمێکی دنیا ئەمە بەکار نایەت. نەخێر هەندێکیان بەر لێبوردنی گشتی شۆڕشی نەیگەلەکەمان کەوتن ئەو کاتێک کە ڕاپەڕی ڕوویە و ژمارەیەکیان لە ژیانی شاماون، ڕەنگە بڵێن پلە و پۆست و پایی باشیان هەبێت. ئەوە قاپی خواردن بوو، لەوەی دەبڕان مراک پێ دروست دەکرا لە بۆ خواردنی تفیان تێدەکرد کە لەویان دەینای خۆریان لۆ تێدەکردی کە داینا ژغارەیان دەخواردن ناویان دەدەکوژان دۆ جەداینا لە پێشن دایان دەنای. هەروەکو بەشداربووانی زیندانە سیاسیەکانی ئەو پێشەنگایە ئاماژەیان بۆ کرد ئەو کارانەی کراوە لە ئاز ماندووبوون و خەباتی ئەوان نەبووە و سەرەڕای ئەوەش ئەو کەسانەی دەستیان لەگرتن و لە سێدارەدانی ئەوان هەبووە تا ئێستا بەشێکیان لە ژیاندا ئازادن و لە بەرچاوی ئەوانەوە پلە و پۆستیشیان لەلایەن حزبەکانی هەرێمی کوردستانەوە پێبەخشراوە. فەرمان محەممەد NRT هەولێر. فۆتۆ ئەو دەلاقەیە کە ساتێکی ژیان بەڵام کاریگەر بەرجەستە دەکات. فۆتۆ پێمان دەڵێت هەموو چرکە ساتێکی ژیان مانای خۆ هەیە گەر بە وردی لێ بمێنین. فۆتۆگرافی وەک ژانڕێکی گرنگی هونەر لە پەرەسەندندایە و هونەرمەندانی فۆتۆگرافیش ناوبەناو بە پێشەنگاکانیان سرنجمان بۆ جیهانێک ڕادێکێشن کە زوومی کامێرەکانیان تۆماری کردووە. ڕۆژانی 12 تا 14 ئەم مانگە لە گەلەری موزەخانی سلێمانی پێشەنگایەکی فۆتۆگرافی بۆ هونەرمەندی فۆتۆگرافەری کوردستانی ئێران ئەفشینی فەتاحی کرایەوە. لە پێشانگاکەدا کە بەڕێوەبەرێتی هونەری شێوەکاری سلێمانی سەر بە بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی ڕێکخستە بوو، تێدا چەندین فۆتۆی هونەرمەند نمایشکران کە زۆرینیان نزیک بوون لە سروشتی کوردستانەوە. بەشێکی تری فۆتۆکانی ئەفشینی فەتاحی دەرخستنی ژیانی منداڵان بوو لە کوردستاندا. من لەم کارانە نیشانداینی بازێ وەخت دەرد و ڕەنجی ژیانی خەڵک، بازێ وەخت زەریفیەکان و جوانیەکانی ژیانی خەڵک سروشتەکان و ئاشتیکردن لەگەڵ هونەرە بەداخەوە کە من وای وێنم لە سلێمانی ئاوا کە باید و شاید زۆر تەوەجە بە هونەر ناکرێ
پێشانگەکان خەریکە کەم کەم مەحەوەیەتەوە لە بینەچێ هەمووی بۆتە نازانم دنیای مادی دنیایەک کە زۆر سەرقاڵی کردین غافڵی کردین لە هونەر و لە فەرهەنگ و لە جوانیەکانی جامعە. سوپەر 8 ئەو فیلمەی باس لە ڕووداوی دەکات کە لە هاوینی 1970 ڕوویداوە و تێیدا کۆمەڵێک منداڵ ڕۆڵ دەبینن. ئەو منداڵانە دوای ئەوەی ڕووداوی تێکشکانی شەمەندەفەرێک دەبینن هەست دەکەن شتێکی سەیروسەمەرە لە شارەکەیان ڕوودەدات. ئەمەش وان لێ دەکات کە دەست بە لە کۆڕینەوە لەم دیاردە ترسناکە بکەن. ئەمە چیرۆکی ئەو فیلمەیە، بەڵام چیرۆکی پەیوەندی کوڕباوکێک و کچ و کوڕێکیشمان بۆ دەگێڕێتەوە کە تا ڕادەیەک چیرۆکێکی خۆشەویستیە. لەم فیلمەدا ئێلی فانینگ ڕۆڵی ئەلایس دەبینێت و بەهۆی جێهێشتیان لەلایەن دایکەوە پێویستی بەوەیە کە زوو گەشە بکات و بەشداریکردنیشی لەو فیلمەدا شێوازێکە لە ڕاکردنە دەست باوکی. ڕالی گرێسیش ڕۆڵی چارلز دەبینێت و لە فیلمەکەدا وەکو دەرهێنەری فیلمی ناو فیلمەکە کار دەکات. فیلمەکە لە نووسین و دەرهێنانی جێفەر جاکۆب ئەبرامزە. Could you close your eyes, please? Yeah. Derailed. What the cargo was on that freighter, we don't know. We can't tell anyone. I know. I understand you have concerns about زیاتر لە 18,000 لە عاشقانی دەنگی کچە گۆرانیبێژی کۆلۆمبی شاکیرە لە مەیدانی پرێسی لە پاریسی پایتەختی فەرەنسا بۆ ئامادەبوون لە ئاهەنگەکەی شاکیرا کۆبوونەوە. شاکیرا لە درێژەی گەشتەکەیدا بۆ ئەوروپا دوێنێ لە پاریسی پایتەختی فەرەنسا یەکەمین کۆنسێرتی خۆی ساز کرد. بەڕێوەبەری کارەکانی شاکیرا لە لێدوانێکدا ئاماژەی بەوە داوە کە شاکیرا خۆشحاڵە بەم گەشتانی بۆ ئەوروپا و ناوچەکانی تری جیهان، چونکە ئەو هونەرمەندە وا دەبینێت کە ئاڵوگۆڕی کولتوری لە ئێستادا کارێکی گرنگ و پێویستە. یەکێک لە عاشقانی دەنگی شاکیراش دەڵێ سەرەڕای هەموو زەحمەتێک بۆ ئامادەبوون و چونەژوورەوەی هۆڵی ئاهەنگەکە، بەڵام ئامادە نیم دەست لەو ئاهەنگە هەڵبگرم، چونکە بە بڕوای ئەو شاکیرا هەموو شتێکە، بە سەما و دەنگی هەموو شتێکمان پێدەڵێت. هەواڵە کەلتورەکانمان پێشکەشکردن بەختەوەربن.